حەمە ساڵح دیلان دیلانەکەی گەنجینەی هونەر و ئەدەبی کوردی. ئەمڕۆ 35 ساڵ بەسەر کۆچی دوایی حەمە ساڵح دیلان بولبولەکەی کوردستان تێپەڕ دەبێت. دەنگێکی بە سۆز و پڕ لە حوزن. ئەو شاعیر بوو، گۆرانی بێژ بوو، مامۆستای هۆنراوەی گۆرانی بوو، کورتپەروەر بوو. بە بەرهەمەکانی جۆش و خڕۆشی دەدا بە کوڕان و کچان، ورە و ئیرادەی دەدا بە پێشمەرگە. ئەمڕۆ هەمووان بیر لەوە دەکەنەوە ئەگەر و هونەرمەندە ئێستا بژیایە دەبوو بە چ قوتابخانەیەکی گەورەی هونەر. 34 ساڵ پێش ئێستا گەلی کورد هونەرمەندێکی دەنگخۆشی لەدەستا و هونەری کوردی بێناس کرد. چریکە و زایاڵەی دەنگی کە کوردستانی تاسان دەبوو مەرگ خامۆشی کرد و کپی کرد. بە دەنگە ناوازەکەی دڵی گەنجانی جۆش دەدا و پێشمەرگەی دەگەیان دەلووتکەی ئیرادە. ناکرێت ئەمڕۆ ئەگەر بە گۆرانیەکیان نووسینی دێڕێکیش بێت ئەمە لەبیر بکرێت. حەمە ساڵح دیلان ناوی تەواوی محەممەد ساڵح کوڕی مەلا ئەحمەد دیلان نەوەی مەلا قادری شەو خوێنە کە لە قەڵاچۆلانەوە هاتووەتە سلێمانی. دیلان لە ساڵی 1970 لە گەڕەکی گۆیژەی شاری سلێمانی لە خێزانێکی شاعیر و نیشتمان پەروەر چاوی بە ژیان هەڵێناوە. سەرەتای خوێندنی لە مزگەوتی شێخ بابعەلی و قوتابخانەیەکی خەلیدیە دەستی پێکردووە تا پۆلی سێمی ناوەندی خوێندوویە و بۆ بە فەرمانبەر. لەبەر بیر و باوەڕی نیشتمان پەروەری و نەتەوایەتی زۆرجار تووشی گرتن و دوورخستنەوە و دەست بەسەری بووە. دیلان یەکێک بوو لە شاعیرە ناودارەکانی سەدەی 20ەمی کورد کە بەشێکی ئەو ڕێبازەی لە باوکیەوە وەرگرتووە و لە تەمەنێکی کەمەوە ئارەزووی نووسینی شیعر و مەقامبێژی لا دروست بووە. لە ساڵی 1949 دەستی کردووە بە شێعر نووسین تا ڕۆژی کۆچی دوایی لەگەڵ شێعردا ژیاوە. جێدەستی خۆی لە ئەدەبیاتی کوردیدا بەجێ هێشتووە. لە دوای گۆرانی شاعیر بە سەرچۆپی نەوەیەکی نوێی شێعری کوردی لە قەڵەم دەدرێت. دیلانی شاعیر هەر لە لاوێتیەوە خۆی و بەرهەم ئەدەبیەکانی تەرخان کرد بۆ خزمەتکردنی کێشە و ناسۆری گەلەکەی و دژایەتیکردنی کۆنەپەرستان و بەکرێگیراوە. لە ساڵی 1948 تا 1966 نۆ جار زیندانی کراوە و گەلێک جاریش دوورخراوەتەوە و تووشی ئازار و ئەشکەنجەدان و نانبڕین بووە. دیلان دەسەڵاتێکی باڵای هەبووە لە بەکارهێنانی هێمان لە هۆنراوەکانیدا و دەربڕینی مەبەستی تایبەتی، چونکە لەبەر زوڵم و ستەم و زۆرداری و هێزی تاریخی ئەو سەردەما نەیویستووە مەبەستەکانی ئاشکرا و دیار بکات. بەم هێما بەکارهێنانە چەشنە هونەرێکی ڕەنگین و ڕادەیەکی بەهرەدارانەی بە بەرهەمەکانی گەیاندووە. بەس لەوە دەکرێت دیلان کاریگەری بەرچاوی هەبووە لەسەر هوشیارکردنەوەی تاکی کورد چ لە ڕووی خوێندەواری و فەرهەنگیەوە چ لە ڕووی هەستی نەتەوەی و بیر و هزری بە گشتاچوونەوەی دوژنەیەک لە دوای یەکەکان و لەسەر بابەتی سیاسی چەندین جار زیندانی کراوە لە ژیانیدا. لە نمونەی بەرهەمەکانی کە پێشکەشی بە کەلتوری نەتەوەکەی کردووە جوانی سروشت، دڵداری و جوانی، نیشتمان پەروەری و نەتەوایەتی. شاعیری نوێکار و مەقامزانی کورد محەممەد ساڵح دیلان لە وەرزی پاییزدا و لە 28 تشرینی یەکەمی 1990دا لە تەمەنی 63 ساڵیدا دڵە گەورەکەی لە لێدان کەوت و ماڵاوی لە وێژە و هونەر و کورد و کوردستان کرد. دوای ژیاناواییشی ناو بەرهەمەکانی بۆ گەلەکەی تا هەتایە بە نەمری ماوەتەوە.